بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانم. من دانیار نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا دەبین. ئازان بابەتی ئەمڕۆمان باسکردنەوەی کە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بۆچی موچەی فەرمانبەران لە کاتی خۆیدا دابەش ناکاتەوە، هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە کە هەموو مانگێک موچە دوا دەکەوێت. هەرچەندە نزیکبوونەوە لە سەری مانگدا کاربەدەستانی حکوومەت بەڵێن دەدەن کە موچەکە لە کاتی خۆیدا دابەشکەن و لیستێک دەنێرن و بە گوێرە ئەو لیستە موچەی فەرمانبەران دابەش دەکرێت، بەڵام دوای چەند ڕۆژێک موچەکە دوا دەکەوێت و بەشێک لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان موچەکانیان دوا دەکەوێت. لە کاتێکدا کە داهاتی هەرێمی کوردستان داهاتێکی زۆر باشی هەیە کە پشت بە چەند سەرچاوەیەکی گرنگ دەبەسێت لەوانە فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستاندا، وەروەها داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان و لەگەڵیشیدا ئەو پارەی کە پێشووتر لە بەغدادەوە داهات و ئێستا لەلایەن دادگای فیدراالیەوە ئەو بڕەپارەی وەستێنراوە باز لەو دەکەن کە بە گوێرەی یاسا ئەو بڕەپارە پێویستە نەنێرێت بۆ هەرێمی کوردستان. لەگەڵ هەموو ئەمانەدا حکوومەت هەرێمی کوردستان پابند نییە بەوەی کە بەڵێنی دا و لە کاتی خۆیدا موچە بەسەر فەرمانبەراندا دابەش بکات کە بڕیاریاندا بوو لە 25 هەموو مانگێکدا موچەی فەرمانبەران دابەش بکرێت، بەڵام ئەمە وەکو خۆی دیار نییە و هەمیشە بەردەوام موچەی فەرمانبەران دوا دەکەوێت. ماگانە فەرمانبەران پێویستیان بە زیاتر لە 950 بۆ 970 میلیارد دینار پارە هەیە بۆی کە موچەی فەرمانبەرانی پێ بدرێت لە کاتێکدا کە داهاتێکی زۆر باش هەیە و لە هەرێمی کوردستاندا ئەو داهاتی کە لە ڕێگەی نەوتەوە دەست دەکەوێت زیاتر لە 920 بۆ 950 میلیارد دینار، سەڕایبوونی داهاتی ناوخۆکە زیاتر لە 300 میلیارد دینار و هەروەها ئەو بڕەداهاتەشی کە لەلایەن هاوپەیمانانەوە دەنێرێت بۆ هەرێمی کوردستان، هەموو ئەمانە زۆر زیاتر لەو بڕەپارەی کە پێویستە بدرێت بە موچەی فەرمانبەران، بەڵام هەمیشە بەردەوام موچەی فەرمانبەران دوا دەکەوێت و لە کاتی خۆیدا موچەیان پێ نادرێت. ئەمە یەکێکە لەو کێشە و گرفتانەی کە هەمیشە بەردەوام بوونی هەیە لە کابینەکانی پێشووتریشدا پێشینەی هەیە و بەردەوامی هەیە. یەکێکە لەو کێشانەی کە چەندین کێشەی دیکە لە هەرێمی کوردستاندا هەن کەمە مافێکی سەرەتایی فەرمانبەران و موچەخۆران لە مانگێکدا کاتی خۆیان داوامی خۆیان بە مەزبوطی بە ڕێکوپێکی ئەنجام دەدەن و پێویستە ئەوانیش لە کاتی خۆیدا موچەکانیان وەربگرن، بەڵام بەداخەوە هەمیشە بەردەوام موچەکانیان دوا دەکەوێت. خۆشبەختانە وەکو ساڵانی ڕابردووتر نییە کە موچەکان بە لێبڕینەوە دابەش بکرێت، دێنا ئەوەش بۆ خۆی کێشە و گرفتێک بوو کە بەرۆکی موچە خۆران و فەرمانبەرانی دەگرتەوە. ئەمە بابەتی ئەمڕۆمانە سەوباسی لەبارەوە دەکەین، وەروها ئێوەی ئازیز دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەوەی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت ڕاوسەرنجی خۆتان بخەنە ڕوو و پەیوەندیمان پێ بکەن لەسەر ئەم بابەتە قسە و گفتوگۆ بکەن. بۆ ئەم بابەتە عەلی محەممەد نووسیەتی لەبەرەوەی خەڵک داوای قەرەبووی موچە خوراوەکانی ناکەن، هەروەها ئاشتی عەلیش نووسیەتی حکوومەت لەبەر زۆری گەندەڵی و دزیکردن ئاگای لە میلەتەکەی نەماوە. کاروان سۆران نووسیەتی لەبەرەوەی حکوومەتی دز و گەندەڵە و هیچی پێ ناکرێت. دەچمە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازیز، یەکەمین پەیوەندی وەردەگرم کاک حەکیم لە زەردەلیکا وەردەگرم. کاک حەکیم سڵاوی خوا لێبێ. سڵاو لە جەناب و مامۆستاگیان. سەر هەردوو چاومە کاک حەکیم باشی؟ قوربانی چاو. سەرچاو. مامۆستاگیان ئەواوتیان حکومەت ئەواوت ئاتی وهایە و ئەمەیە و ئەوەیە، ئەی باشە ئەی ئەمە وەلای بۆ دەنگ ناکا، ئەی باشە ئەم نەوتە بۆ تەوزیع ناکەن، ئێ باشە ئەوە موچە ئەوەتان چەبڕ ئەوە پارتی هەروە بوو هەر کاتی خۆیشی بەخوا دوو مانگ دوای ئەوە معاشیدا ئەوە گومانی چیانە خۆزی هەبوو ئیدارەیەکە بۆ ئەو خۆزیایی خوا. بەس ئەم حیزبانەی تر بۆ دەنگ ناکەن مامۆستا، بۆچی نایەنە سەرخەت، یعنی ناوێرن چی حیزبەکانی تر هەڵوێستیان چی بێت، چی بکەن بۆی کە موچەی فەرمانبەران دوا نەکەوێت و لە کاتی خۆیدا دابەش بکرێت بەڕای تۆ؟ والله بەڕای من مامۆستاگیان ئەی هاوار ناتوان قسە بکەن، یعنی بۆچی نایکەن لیانە دەن ئەی موچەکانیانە بڕن، ئەی بۆچی ناوێرن، یعنی ئیزە هەموو حیزبە کۆ بێتەوە بڵێ کاکە معاشی خەڵک ماخیس حەقێکی شەرعی ئەم میلەتە داماوەیە کە ساڵەهای ساڵە خۆتان نەزان چیمان بەخواڕین ئێوە نەزان ئێمە زان چیمان بەسەر هاتوێ، ئێمە ئازادیانە چی بەسەر هاتوێ، سێقن بە ئاڵای خوا ڕۆژێک 300 پێشمەکە لەم دێ ئێمە بووە لەبەرەوەیان تۆ 35 ماڵە کۆبوونیان لێرە کردێ، بەڵام تا ئیسە بەرپرسێکی ئەم حکومەتمانە نەبینی یەک کەڕێ سەردانێکی ئەم دیانە بکە بێژە ئەم چیە منعاجی ئەم خەڵکە چی بەسەر هاتوێ چی بەسەر هاتوێ، ئەی باشە نەوتەکە نەوەی نە هاوردێتی ئەوە دا کاکە شاسوار وە بێ چەک وە بێ مەڵبەند وە بێ مەکتەب سیاسی
اماني كده ابهم هذا بغاء ايبو ناتوان كشاري بخير سر حكومه نازم شي معاش كانت انا بري نازم شي والله پێویستە هەموو لایەنەکان و هەمیشە بەردەوام بە تایبەت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەمیشە بەردەوام لەسەر خەت بن و لەسەر مافی هاوڵاتیان بێنە دەنگ و ڕۆڵیشیان هەبوو بەڵام پێویستە زیاتر ببێت. دەچمە لای پەیوەندیەکی دیکە زۆر سپاس دەکەم کاک حەکیم لە زەردەلیکەوت لەگەڵمانە بوو. حەیات خان وەردەگرم لە کەرکووک. حەیات خان سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوای گەورە لە تۆ لەسەر زەمبیلەرانت بێ لە کەرکووک زۆر سڵاو و ڕێزم بۆ بەرنامەکەتان هەیە هیوای خۆشبەختیتان بۆ خوازم. وعەلەیکی سەلام ورەحمەتوڵڵا. بەڵێ من لەسەر تەوەری بەرنامەکەت پێتان ئەڵێم هەندێرەوە بە کاک مەسعود و بە بنەماڵی جەلال تاڵبانی ئەڵێم یەک قسم هەیە بۆیان زیاترم نییە پیان ئەڵێم خۆیان لە 100 ڕۆژ جارێ بە 200,000 دینار ئیدارە ئەکەن یاخود بە 250,000 موچەی معاشی خانەنشینان ئەو حالی ئەکەن یعنی چ خوالیان هەڵ ئەگرێ من پیان ئەڵێم با ئەوان بێن لەناو ماڵەکان ئێمە دانشن ئێمە با بچینە جێگەکەی ئەوان چونکە ئێمە کردمان ئەوان نەیان کردووە. بەڵێ بۆچی پابەندی لە کەرکووک کۆپیان ئەڵێم بەداخەوە بۆوانەوان جارێک فرۆشتمانیان جاری کەش کوشتمانیان هەردوولایەن نەگلایەکیان. خات و حەیات بۆچی پابەندی بەڵێنەکانی خۆیان نیەن ینی بۆ بەڵێنەکانیان نابەنە سەر ئەوان پێشتر چەندینیان وڵایەتانی بۆچی پابەندی بەڵێنەکانی خۆیان چونکە خەتای ئێمە خەتای ئەوان نییە ئەگەر ئێمە هەمومان کورد بە یەک دەم هەستین پشتمان داوا بکەین بڵێن ئێوەمان ناوێ بەخوای گەورە ئەوان ناتوانن وامان لێ بکەن چونکە من لێرەوە بە کاک مەسعود ئەڵێم بە بنەماڵی کاک جەلال ئەڵێم لێرەوە سڵاو و ڕێزم بۆیان هەیە بزانم ئەوان چۆن دابێنە جێگەکەی ئێمە بژێن بزانم ئەوان چۆن ئیدارە ئەکەن لە 100 ڕۆژ جارێ بە 250,000 دینار کە لە کاتێکدا موچەی خانەنشینی کە بەغداد لە 400 و 500 دینار 500,000 کەمتر نییە بەڵام بەداخەوە بۆیان ئەوەی کردمان لێ زۆر پەشیمانین. من ئێستا لێرەوە کچی بنەماڵی پێشمەرگەیەکی لەم لێرەوە ئەڵێم خۆزگە باوکم نییە ئەسکرێک کاتی سەدام بۆە بکوژرایە بەس نەیکردایە بۆ یەکێتی پارتی نەیکردایە. زۆر باشە زۆر سپاس دەکەین حەیات خان بۆ هیوایی کە هەر لێرەشە دەستخۆشی لە ئێوە ئەکەم هیوای خۆشبەختیتان بۆ خوازم ئیشەڵا سەرکەوتوی هەر بۆ ئێوە بێت. لەگەڵەوە ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەین حەیات خان لە کەرکووکەوە لەگەڵمانە بوو پەیوەندیەکی دیکە وەردەگرین کاک مەحموود لە پیرەمەگرون. کاک مەحموود جان سڵاوی خوا دەوێ. سلام علیکم بەڕێزیان باشی. وعەلەیکە سەلام ورەحمەتوڵڵا. وەڵای جا حکومت چی بەڵێنێکی جێبەجێ کردووە تا ئەمە جێبەجێ بکات ئەو حساب بۆ نەبۆ پیاوەکە نەبۆ مناڵیەکە نەبۆ هەتیوەکە نەبۆ میلەتیەکە نەبۆ حکومەتی عێراقێکە یعنی ئەمانە نازانم چی یعنی هیچ وەرەگرن یعنی سم بکم و عمفهم لا يرجعون كرن كرن لاڵن هیچ نابیسن ئەمانە بەخوا ینی بەدەر وەکو خۆ داماژە بەڵام بەداخەوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵک لیان بێدەنگە خەڵک مەمنونی ئەوانە وەڵای من نازانم خەڵک بەچی کە توتت ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله يعني يتر أبي واز تاغوت بين يعني ما ناسيت المشكي خلقه ونازانم بو أبي واز لم تاغوت وعلمانية بيني كاكا هم يبخر أولى وبيك المخاطر إخوة أم علمانية تدجي إسلام دجي قرآن والله خيري لنا بلنقسم بقوا هل مع الكاولية هل مع الإيرانية والله جاوروا جولك لما أنا زور باسترن كوسع علماني يتر حسابي ويقول أبو جهل وأبو لهب الذنوب وتوا بەڵام نازانم میلەتیمە بۆ هۆنە فەقیر حاڵە بۆ هۆنە داماوە بۆ هۆنە نامستەقەفە یعنی نازانێ ئەمە هەر دەنگیان بۆ دەن هەر خزمەتکاریانن هەر حیمایەتیان لێکەن خۆی کێشەکەوەیە کاک مەحموود لە کاتی خۆی کێشەکەوەیە لە کاتی دەنگدانە ئەو هەموو شتە ئێستا کە ئەیبینی دواتر هەر دەنگیان پێدەنەوە و دووبارە هەڵیان دەبژێنەوە بەشێکی زۆری هاوڵاتیان لەم هەرێمی کوردستانەدا آخر أرقم كذي مشكلة هي أويا كهيز ناس يدرى مش كمانا هيز ورنا قرين هيز أمهموا ملايين أمهموا علماء شو روز يعني خلق أتيبو جمعة والله أوليك خلق أتيبو جمعة يعني أتيبو بو النيش هر أونا دن بدا بلانا إسلامي كان والله يبرا أمزيانا بلايش تراكوي أم
يعني ئێمە لە خۆمانە قسە ناکەین برا ئێمە ئەگەر من لایەنی هیچ کەسێکی وەکو لایەن تاکە من کەسێکی حیزبی نیم بەڵام حقیقەتەکان ئینسانە ببینێ ئەبێ حقیقەتەکان ببینێ ئێمە کە خوای گەورە ئەمرمان پێکا بە چاکە یعنی چاکە چییە کە تۆ هێشتێکە بینی ئەمریکی بە چاکە نایکی لە خراپە ئەبێ بژیری بکەیت بێگومان زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک ئەوە حقیقەتەکەیە بەڵام خەڵک نایبیستێ من نازانم سبحان الله بۆ ئێمە ئەمەمان بیر ئەچێتەوە لە کاتێکە ئەم هەموو شتەمان بەسەریە ئەوە تا لە عێراقەوە بە ساڵ توانواتوە ئەمانە ڕێگری لە یەکەن کە دابەش بکرێ وایە زۆر سپاس بۆ کاک محمود لە زۆر سپاس دەکەین دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک محەممەد وەردەگرم لە کەرکووک کاک محەممەد گیان سڵاوی خوارد لێبێ سڵاوی خۆیان هەموو لایە سەرچاومان کاک محەممەد گیان سەبارەت بە کەوەرەکە وەڵڵاهی ئێمە لە کەرکووکین نەخوا بە زیادی وەڵڵاهی نەوتمانەیە بەنزینمانەیە وەڵڵاهی ئەم حکوومەتە کە سەردەمانێ بوو هەموومان نەحلەتمان لە حکوومەتداکە بەڵام ئەم حکوومەتە سەبقاتی لەم حکوومەتی خۆمان باشترە بە هەموو تادایە باشترە یعنی من تەحداکەم یعنی زۆر شتی باشترە یعنی ئەوانی خۆمان هەر کردیان هەر خواردیان هەتا لەو شارە بوون هیچیان نەکرد چیش هەبوو لەو شارە بردیان یعنی تو تەسەور کە شوێنێک شارعێکان ناکرد وەڵڵاهی کارەبا خراببوو لەسەر دنیاوانە وەڵڵاهی ئەم حکوومەتە ئەتاوێتەوە وەڵڵاهی بەبیللای بەتیللای ڕوخانیان زۆر نێزگا هەموو پێوەرەکانی دیارەکە ڕوخانایە یعنی فەرموو موچەی خەڵک نەدەی فەرموو لە غاز لە هەولێر و لە سلێمانی بکڵێک پێم وا دەگەڵە نەبم بە 15,000 دینارە یعنی تو غازین وڵاتەکەی خۆتە نەودین وڵاتەکەی خۆتە بەنزین وڵاتەکەی خۆتە یعنی تو نتوانانی بیدیتە هاوڵاتیان هاوڵاتیان صاحبە وڵاتە نین ئەوان دەنگیان نەداوەت و خەڵک زۆر دیان بێزارە ئەمانە بیرکەنەوە یعنی بیرکەنەوە بکەنەوە ئەمانە بەدەدی قەزافیە ڕۆن کاک محەممەد لە مؤتەمەر خەڵک نەحلەتیان دێکا بەڵێ لە شوێنەکانیشا بۆ دەرەوە وا پیشانیان کە ینی وڵاتێکی زۆر خۆشگوزەرانیە و میلەتەکەی ینی ئاسوودەیە وا وێنەیەکەن زۆر جار وەڵڵاهی لە چی خۆشگوزەران ینی بۆ خەڵکەکە چییە خەڵک ئاواتە یەک بلیکان نەوتی بدەنیە لە وڵاتی ئەوە کەسێ نییە لە وڵاتانە پەنابەرانە بۆ نێمە لەبەر بێنەوتی لەبەر بێ غازی لەبەر بێگازی لە زۆر شتاتینە بۆ وڵاتانە کارەبا چیان پێ دەدەنە خەڵک تو کارەبای وڵاتەکەی خۆت بێ گازەکەی وڵاتەکەی خۆت بێ یعنی هەکەی وەڵڵاهی ئینشەڵڵا پشت بەخۆ ئاڕوخێنەمانە ئەمانە ڕوخانە نێزگا هەموو پێوەرەکان دیارەکە ئەمانە ئاڕوخێن کە نامینن ئینشەڵڵا بە دەرەوەی قەزافیە ڕۆن هیچ شتێ نەماوە هیچ شتێ نەماوەمانە نەیکەن هەموو شتێکان کردووە هیوادارم جارە خەڵک بیر کاتەوە دەنگ نەدا بمانە بەڵام وەڵڵاهی وەبیللای بەتیللای ئەمانە ئیتفادەی نییەکە دەنگشتان نێتی ئەمانە ژێر بەژێر خۆیان ڕێگەخەن کاتیا بژادن یەکری ئەگرن زۆر باشە زۆر سپاس دەکەین کەرکووکەوە لەگەڵماناوی دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک سیڤەر وەردەگرم لە سلێمانی کاک سیڤەریان سڵاوی خوارد لێبێ سلام علیکم ئێوارە باش وعەلەیکە السەلام وەڕەحمەت الله سەرچاومە والله من ئەڵێم حکومەت بۆچی پابەندی بەڵێنەکانی نابێت لەبەری بێباکە ئەگەر ئەوان بەشی خۆیان لە هەنگریان هەیە یعنی پێوی نەتەوێ توات لە تەسویرەکەش دێنە یعنی کاتی هەڵبژارن ئەدینی چەند خەڵک دەیان کۆ بێتوانێ و خۆی لەو ماسەڵسی و کەسی خۆیان هەیە دەنگیان پێدا بەڵام بۆ بێباکن ڕەنکەمینن کەسی کە خۆشیان هەیە بەڵام بۆ بێباکن لەبەروی ئۆپۆزیسیۆنی ساختەیان دروست کردووە طبعا ئەگەر کاتم بۆ درێژکەیتەوە مەمنونە بم ئۆپۆزیسیۆنی ساختە من پەیوەندیم کرد بە ئێنارتیوانێ وتم باسی تەوەریان هەبووەکو ئێوە لەسەر بابەتی بەهادەردانی کارەبا یعنی لەسەر ڕخنێکی بچووک باش نێوان باسی واکەن دەسەڵات وەڵام خەڵکە کوژێ خەڵک ڕۆژنامە نووسناتان بۆ ئستفادا و لەسەر چی لەسەرەوەی کار ڕخنەی لێژێرە لەسەر کۆمنت شتێ باز من وتم چی باسی بەهادەردانی کارەبا کرا وتم سازیلاندی شاسوەر عەبدولواحید 900 ملیۆن دینار قەرزارە پاری کارەبا طبعا ئەو پارەیە نادای تر ئەمەش حکومەت ئەوە بەدیانیەوە ئەڵێ پاری کارەبا ناگەڕێتەوە هاوڵاتیان پارە نایەنەوە ئیتر لەم لەولا ئەم بەرفرتە و بەرفرتوو بەو شێوەیە ڕخنەیەکم کرد بلۆکیان کردم باش نییە ئۆپۆزیسیۆنی ساختە خەڵکی ئێمە سۆ خەڵەتە ئەڵێن ڕخنە لایەنە ئیسلامیەکانەکردن کە بەڕاستی لایەنە ئیسلامیەکان بوونەوەی کە کۆمەڵگە بپارێزن ئەخلاقی کۆمەڵگەی کوردی بپارێزن هەم پەیام هەم سپێدا حیزبە ئیسلامیەکان
بەڵام خەڵک ڕخنەی لێگرێڵە هەڵوێ ئەسینیە وەکو نەوەی هەڵوێسینی و باخواان بە پارەی پێشت دزی ناچن دووتەنکردنەوە دابشکەن تا ڕۆژ هەڵبژان بێڵێنەوە بەسای خەڵکا بێنەوە نەوتمان دابشکردنەوەمان دابشکردنەوەی نوێ نەوتی دابشکردنەوەی نوێ ئەو پردەی ساکرد ئیتر شەکانم هەرەوەنە بۆ خەڵکی ئێمە دەسەڵات بێباکە خەڵکی ئێمە خڵەتاوە بە ئەمە هیچ دەیەکێتی پارتی خڵەتاون ومە مافەڵکی خوان هەیە بەڵام ئەو خەڵکی ناڕازین گرنگە هاوڵاتی بزانێت بڕوا بە کێ بکات وە بتوانەی بە کێ هەبێت ینی چ لایەنێک فێڵی لێ نەکات چ دەسەڵات بێت تەنانەت ئۆپۆزیسیۆنیش ئەو بۆ خۆی گرنگە کە هاوڵاتیان بتوانن بتوانە بەو لایەنە بکەن کە دەیانەوێت زیاتر خزمەت مامۆستا عەبدوڵای قاسرێ کە شەهید کرا یعنی تۆ تەماشاکە ئەو شەهید کرا ئەو هیچ شتێکی تەمەن ئەو کاتە کە ناڵوشت ئاوا نەبوو بۆ شێوەیە بەربڵاو نەبوو تۆڕی کۆمەڵایەتی نەبوو تەنها لە مزگەوتێکا بۆ نەوتارێدا شەهیدیان کرد مامۆستا عەبدوڵای قاسرێ کۆساریان شەهید کرد یان تەنها زانایکە بەڵام شاسوور عەبدولواحید بۆ بزانە سەر بەدەسەڵاتە شەو ڕۆژ قسە بە حکومەت دەڵێ بزانە دەستی یعنی هیچی لێ ناکەن نەتاقەیەکی لێکەن نەهی شتێ بەوت خۆی دەمی گەرما جا خەڵکی ئێمەش لەباتی دەنگ با بەلایەنە ئیسلامیەکان تەماوەی ڕفنیان ببوورە توانم قسەیاکەم و دەکاتە زۆر بە کورتی زۆر باشە سیڤەریان بڵێ ماوەیەک ڕفنیان لە کۆمەڵ ئەگرت ئانوت کۆمەڵ ڕفنیان ئەنوت ئیسلام لە دینی ئیسلامە حیزبیاتی نیە ئیسلام حیزبی بۆ چییە ئەم ئیسلامیە چییە بەس کە کردی بە دادگەری یخۆن هاوڕۆکەکەی هەر دینیە خۆ داعشی شەڵی ئیسلامین ئێرانی شەڵی ئیسلامی خۆ بەناو نییە ماوەساڵیاگرە فەرمێت ناو گرنگ نییە ناوڕۆ گرنگە بەڵام خەڵک ڕخنەی چی لێگرێ وەڵا ئیسلامەکەی لابردۆ بۆتە ئەلمانی یعنی ئەو خەڵکە هیچ شتێک کاری ناکات گەورە فەرمووی خوا گەلی زاڵم حاکمی تاڵمی بۆ نێرێ و زۆر سپاس زۆر سپاس دەکەین کاک سیڤەریان لە سلێمانیەوە لەگەڵمان نبووی باوکی محەممەد لە شارە زوورەوە وەردەگرم باوکی محەممەد سڵاوی خوا لێبێ سڵاوی خوا لێ برای بەڕێزم سەرچاومان بەڵێ السلام عليكم برای بەڕێزی وعلیکم السلام سەرچاو باوکی محەممەد لەسەر بابەتەکەمان چی دێ بەڵێ برای بەڕێزم ئەم حکومەتە بەڵێ ئەگەر بتوانی کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بۆی بە باشی گوێمان لە یەکتر بێت و بتوانی بە جوانی قسەکانت بگات برای بەڕێزم ئەم حکومەتە هەر بە درۆ ڕابڕێەوە بەڵێ یەک شتی ڕاستیان نییە یەک شت یەک بەڵێنی ڕاستیان نییە سەبارەت بە دواکەوتنی موچە یاخود پابەندەبوون بۆ بەڵێنانەوەی کە دابوویان بۆی کە موچەی فەرمانبەران لە هەموو 25 مانگێکدا دەست بە دابەشکردنی دەکەن بەڵام ئەمە وەکو خۆی دەرنەچوو بەڵێ دیارە پەیوەندیەکەی بە باشی گوێویستی دەنگی ئێمە نابێت زۆر سپاس دەکەین باوکی محەممەد لە شارە زوورەوە لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ڕێبوار لە سلێمانی وەردەگرم کاک ڕێبواریان سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوا لە بەڕێزیشتان سەرچاومان کاک ڕێبوارەکەتان دیەکەم زۆر سپاس دەکەم برای بەڕێزم حکوومەتی هەرێم کە پاپەن نەبووە بە هیچ بەڵێنێکەوە نەک هەرموچە بە هیچ بڕیار و بەڵێتیشەوە بەرسەبارەت بە میلەت من لێرە داڵێم حەق بەخۆیەتی حەق بە حکوومەتە ساوی کەفابند نیە بە مەڵێنەکانەوە و خەتای میلەتە حەق بە حکوومەتە چونکە ئەو 30 ساڵە بۆ 32 ساڵەتێ بەڵێن ئەدا و پابندیش نییە لەبەر چی بۆچی پابند نییە ئەزانێ میلەتەکەی خۆی دۆڕووە لە خۆی حەقی هەوێت بەڵام بە دوای حەقیش ناکەوێت حەزی لێ حەق تەطبیقکرێت بەڵام بە دواشی ناکەوێت کە ئەوی بە دوای ناکەوێت ئەی دەزانێ میلەتەکەی بای چەنە 30 ساڵ بە پروپاگەندە و درۆدە لەسە و فرت و فێڵ و ئەم لاولا میلەتی خۆی هەڵە خاڵتێنێ و پابندی بەڵێنەکەشی نابێت لە کاتیەوەی کە دەستی بەدەسەڵات و پارە و مەسەب و کورسی و پۆست و داهاتی خاک و ژێر و ئاسمانیەکە یە وڵاتە کە دەستیشی پێگا پابند نابێت کەواتەوە بێ ئەو لەسەر حەقا من بە بەڕێز دەڵێم میلەت لە سەیە هەشتای مسلمانە کاکە بەڵێ پێم بڵێ ئەم هەموو خەڵکە کە زۆرینی هەرە زۆری چینی هەزار و فەقیرە مسلمان بەڵێ ئەم هەموو خەڵکە لە جمعە و جەماعەتە دەست نوێژ بە پیر و گەنج و پیر دایکە پیرەکانمانەوە باوکە پیرەکانمانەوە باپیرانمانەوە دەست بە دەست نوێژ دەست بە دوعان دەست بەرزەکەنەوە خوای ئەم زاڵمانە لە کۆڵ بکەیتەوە بۆ قبوڵ نیە کاکە هەر لە خۆتان ئەوەی کە کاک ڕێبوار من پێش بەرنامەکانی بە دوواچوونێکم کرد تۆزێک ئاماری ئەو
پارە و نەوتەی وەرگن لە هی حکوومەت ینی تەواوی ئەو داتی کە دەستی دەکرێت لە نەوت لە داتی ناوخۆ لە ئەو پارەی هاوپەیمانان لە سنوورەکان ینی بە کۆی گشتی ئەگەر موچەش دابین کە لە کاتی خۆیدا ماگانە نزیک بە 125 میلیارد بۆ 130 میلیاریشی ئەمێنێتەوە بەڕاستی کاکە ئەمێنێتەوە نامێنێتەوە گرنگەوەیەک دابەشی ناکا بیلەتەکەی خۆی دووڕۆ بەسم ئەوەیە ینی خەڵکی ئەمانش ئەزانن کە بەو شێوازەیە بەڵام هەر ینی قبوڵیان ینی ڕازین بە قوربانجا یەکشت وڵم بیکا بە 4 مانگجارێک موچە نەدا 6 ساڵجارێک نەوتێک نەداگەوە بەلاشی دەستیکەوێ نەیدا هێشتا هەر قابلێتی میلەتەکە حکومەت لەسەر حەقا ئەگەر لەسەر حەق نەبێت دوعای مەظلومانە قبوڵە بێ کاکە یەک دەکەس خواگە پەیوەندیەکەم دانەخیتەوە بەڵێ وڵا پەیوەندیکە سەر لە شێواوە قبوڵ ئەبێ ئەگە مەظلوم بوونایە لەبەرچی من لەگەڵ من ئەڵم خوای یان لەگەڵ تویان دووڕوو نابم مسلمانم کەچی دەنگ بە دز و جەنگە و پیاوکوش و خوێن ڕەشەکەم کەچی لەم لاشەوە نوێژ و تاعاتی خۆمەکەم ئەگەر خوای گەورەمە چۆن دوعای لە میلەتە مەظلومە قبوڵەکە کە ئەڵێ من مەظلوم لێکراوم و زوڵم لێکراوم کاکەشان تۆ یەک خۆ میلەت ئەبێ خۆی یەکلایی کاتەوە دوای حەق هەوێ حەقی لەکوێیە لە حکوم بە قورعانایە تا ئێستا 30 ساڵە داوای نەوت و بەنزین و گاز و نان و ئاو و پۆنسی و موچاکن هیچ هیچی بۆ کرا کورێکاکە مرد بن مسلمان ئەبێ مرد بێ یەک داوای حکم بە قورعان کەن نەواز لە هیچ بێ هەمووش پێ بێن زۆر سپاس بۆ کاکرێبووە لە سلێمانی و لەگەڵمان بوو لە چمەلای پەیوەندیەکی دیکە خاتومینا لە سلێمانی وەردەگرم خاتومینا سڵاوی خوا لێبێ سلام علیکم سەرچاوەکانم باشی کاک دانیار سەرچاوم خاتومینا خۆشی بەرنامەکەی بێتن زۆر سپاس دەکەین وڵام سەبارەت بە تەوەرەکەتان حکومەت ئەگەر پابەندیە خەڵکەکەس خۆی بێدەنگە لە ئاسیا ڕاستە خەڵکی دەتوانێت خۆی بێدەنگە بێ و عنی بێتە سەر جاز لەسەر حکومەتی زە و کاسە شتێکی درێرە بەدەر لەمەی کە ئەم بەڵێنەی لێبردۆتە سەر چەندین بەڵێنی دیکە هەیە چەندین کێشە و گرفتی دیکە هەیە کە هاوڵاتیان پێوەی دەناڵێن بەڵام تاوەکو ئێستا حکوومەت چارەسەری نەکردووە بەڵێ خەڵکەکە خۆی بێدەنگە لەسەر ئەو شتانی کە ڕێە حکومەتیش خۆی هیچ دەبێ هاوڵاتیان ناباتەوە ئەگەر خۆی خەڵکەکە جازێکیان هەبێ حکومەتی ژۆ نابێت ڕاستە باشی بەرنامەکە لەکەن کاک دانیار زۆر سپاس دەکەین خاتومینا لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ڕزگار لە قەڵاتزێ وەردەگرم کاک ڕزگار سڵاوی خوا لێبێ سەرچاوەکانم کاک ڕزگاریان تۆ باشیت کاکە گیان بۆ هەرموسا ئەی پرۆژەکان ئەی خزمەتگوزاریەکان ئەنی بەڕاستی بەرگی بناغەی پرۆژە دادنێن خزمەتگوزاریەکەیان وەکو پێویست نییە بۆ نمونە شەقامی شەسمەتری قەڵازێ ئەوە چەند جار بەرگی بناغەیان دانا چیان بەچی کردو ینی تەواویان نەکردووە ینی متمانەی نەماوە بەڕاستی ینی ئەو قسانە بیزارم کە ئێمە دەیکەوێت لەلایانی موچەوە لەلایانی پرۆژەوە لەلایانی خزمەتگوزاریەوە بڕۆ ناوزەرگەی شاری بڕۆ ئەو شوێنانی کە ناوزەرگەی شارە لە قەڵازێ شەقامەکانی هەڵوەشاون بەڕێ پێویستیان بەنێژەمکردنەوەیە لەوێ بەدەر لەوەی کە پێشتوریش ئاماژەم پێکرد ینی بەدەر لە دواکەوتنی موچە خەڵکی چەندین کێش و گرفتی دیکە هەیە بەڵام خۆی ئەمە زەرورەتە بەڕاستی موچەکە پێم وابێ لە هەمووی گرنگترە بەڵام بۆ ینی ئەو کێشانەش بۆ خۆی بەڕاستی جێگەی نیگەرانیە کە خزمەتگوزاری خەڵکە ینی مافی خەڵکە بەڵام حکوومەت دەمیشە و بەردەوام درێژە بەم کێش و گرفتان دەدات نەوەکو چارەسەریشیان بکات بەڵێ فەکەی جناتە بەڕێزی من دەستخۆشی بەرنامەکەتان لەگەم دووبارە داوەکو باسم کە ینی نەکرد گرفتی موچە نییە بەتەنیا ئەوە گرفتی شەقامەکانە ینی ڕێزە و بانە کۆمەڵێک گیر و گرفتی دیکەیە ڕاست زۆر سپاس دەکەین کاک ڕزگار لە قەڵاتزێەوە لەگەڵمان بووی دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک شێرزاد وەردەگرم کاک شێرزادیان ئەگەر کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بۆی بەباشی گوێویستی یەکتری بی کاک شێرزاد سەرچاوم کاک شێرزادیان دەستخۆشی بەرنامەکەت دەکەم زۆر سپاس کاک شێرزاد بەڕاستی بۆ حکومەتی هەرێمەوەوانە هیوادارم محافەزەی سلێمانی ینی بە تایبەتی کاک باڤێڵ بتوانێت قەرارەکانی تویدارەی جێبەجێ بکات چکە بەعقەدەوە ئێستا دەبزرێت لە وڵاتی ئێمە
باوەڕاکەم لێ وڵاتی بگوزارێت وەڵای کاک شێرزاد لەسەر داکەوتنی موچە چیت هەیە پێبەڵێنی حکوومەت لەو بارەیەوە ئیدی دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم هیوادارم باشە دوێی ئانی شۆڵی لەو بەرنامەیە بێ و ئەم قەرارێ بخاتە بوارێکی بەجێکردنەوە نەک ئەوا خەڵک بەو ژیانێ بۆ زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک شێرزاد لە حاجیاوە لەگەڵمان نبووی سپاس بۆ پەیوەندیەکە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عومەر لە چوار قوڕنە وەردەگرم کاک عومەر یان سڵاوی خوارد لێبێ خوارد لە جەناب بینەر و بیسەران سەلام عەلەیک چاویمنی کاک عومەر گیان بەڵێ لەسەر بابەتەکەمان چیت هەیە تەوەرەکە دەسەر چی بووە من ئاگام لە تەوەرەکەی نەبوو تەوەرەکەمان لەسەر پابەندنەبوونی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمە لەسەر دابەژنەکردنی موچە لە کاتی خۆیدا کەمیشە و بەردەوام هەموو مانگێک موچە لە کاتی خۆیدا دابەژ نەکرێت پێشووتر بەڵێنی دابوو کە لە 25 هەموو مانگێکدا موچە دابەش بکات بەسەر فەرمانبەرانی میلەتەکەیدا بەڵام پێ بەڵێن بوو لەو بەڵێنێکی دای بوو بەڵێ وا بەس شتەی کەشێ حیزبەکانی لە دەرەوەی حکوومەتەیدا ئەنیاوانیش تاوانبارن لەگەڵ حکوومەتەی لەبەرەوەیاندا پەرلەمانیان هەیە شەریکن لەو داهاتەی کوردستان کە خوا دەڵێن شەریک نینە بە کۆمەڵ و بێگرتوت و بە گۆڕات و بە ئەشوعیت و بە حیزبەکانی دیش کە شەریک نینە با بێنە دەرێ لە پەرلەمان با بێنە دەرێ لە حکوومەتەیدا بەزیان من شەریکن کە مەعاش هەر هەموو گوزانێ هەر هەموو دابەش دەکرێ و پارە هەر پارتیۆشێتی پێوە ئەوە نینە خۆ بەتەنیاوان ناتوانە و پارەی خەڵکی تاقیکردن و پارەی خەڵکی خۆن باوان پەرلەمانی بێنە دەرەوە حیزبان ئەو دوانە بەتەنە هیچیان پێ ناکرێ برای بەڕێز ڕاستە ئەوانی شەریک باشن لەو یعنی هەر شتێک دەکرێتەوە شەریک باشن ئەو خەڵکی مەش هەمووی ئەوەی گلەی دەکەن لە خۆمڕە هەر هەمووی بە ملیۆنی معاشێ لەو حکوومەتەیدا یعنی کەسێک نەبوو لە ماڵەدا دووسارێ بێ خانوچاک هێبێ کاکە وەعز باشە ڕاستە تۆ پامت چیە بۆ لایەنی ئۆپۆزیسیۆن کە ئەوە ڕخنیان لێگری دەبێت چی بکەن تاوەکو بەدەم کێشەگرفتی هاوڵاتیانەوە بێن ئەوانە بۆ لایەنانەی باز دەکەی حیبات کە هەڵبژاردە بکرێت بچنە ماڵان یان بە ماڵاندا بگەڕێن یان داوای دەنگی لە خەڵکی بکەن لەبەرەوەی هیچ شتێکی بۆ خەڵکیان نەکرد بۆ خەڵکی کاکە حیزبەکی وەک گۆڕان بکەن پیاوی ماڵە دەکەین بژنی ماڵ دەکەین معاش خۆت هەر پیاوی ماڵەشیان معاشیان نەما کاکە خەڵک هات ماڵی وێران بوو با گۆڕان ئێستا بە حیساب لە حکوومەت دەزانبوان گۆڕان لە هەمووان دەسراتە ئەو گۆڕانە نەبوو حکوومەت ئایدیسی بوو برای من ڕاست بەڵێ گۆڕان وعزەکەشیان ئەگە حیزبە گچکەکان ڕاز دەکەن و لەگەڵ حکوومەتی شەریکین با لە پەرلەمان بێنە دەرێ با لە حکوومەتی بێنە دەرێ بەسار هەموو شەریکە بەتەنێ پارتیەشێتی خەتابار نییە و خەڵکام و پارتیەشێتی تاوانبار دەکا با ئەوانیش با بێنە دەرێت حیزبەکەی دەبزان چارە بیان نا ڕاست با لە پەرلەمان بێنە دەرێ کێشە نامێنی زۆر سپاس بۆ کاک شێرزاد لە حاجیاو لەگەڵمان نبوو کاک عومەر ببوورە لە چوار قوڕنەوە کاک گۆشمەند وەردەگرم لە کۆیە کاک گۆشمەند یان سڵاوی خوا لێوێ سڵاوی خوا لە جەناوی تشتووە ئەو کاتەوە باش سەرچاوم کاک گۆشمەندیان وەڵام من بە قسەی ماندێلای دەست پێ دەکەم ماندێلا دەرێ ئەگەر بتێ ڕوبەڕووی دەسەڵات سیستەمکار ببیەوە پێویست ناکات ڕوبەڕووی بیەوە تەنیا خۆتان مەفرۆشن بەسڵ ئێمە خۆمان فرۆشتە خۆ دەبێت ڕاستەکانە باندێک دەرێن زەکاتی هەڵبژاردن لە بیرتان دەستەوە ناخێر من ئەگەر هەڵبژاردننی عێراق هەپیرتان دێ لە ساڵی ڕابردوو بوو کە لە یەکی دەبوو ئەگەر هەڵنەبوو لە برنج سال 2020 سندوقەکان بەتاڵ بوو خەریک بایکۆتی کرد واپڵەن بڕای بە دەنگدان نەمابوو هیچ دەنگشی پێ نەبنان ئەوان بەوەی نایکەن 2000 چییە ئەوان چەند نەفرێکن بەڵام خۆ فرۆشتنەکە چۆنە کە دەرێ خۆتان نەفرۆشن بەستا ئەم لۆ دەرێم قسەکەیمان دێڵێتەوە چکە 2000 ئەو کەسەی ژولێت فەنگەکەی ڕوو لە خەرکە ڕەشوغوتەکەی جەکە هەر ئەو خەرکە ڕەشوغوتە خۆیتی یعنی هەر کۆمەلگا خۆی لە بۆوان خۆی دەکوشتەوە یعنی بۆ نمونە کاتێک ئێمە لە شارەکی وەکو گوێ هەر ئەو کەسەی تەقەشی لەمە دەکردەوە هەر خەرکە ڕەشوغوتەکەی خۆشتی لە هەموو شارەکان ئەو کەسەی شەقی لە ناودمی قوتابیەکەی هەردا کوڕەبەرپرس نەبوو ئەو کەسەی شەقی لە ناو مامۆستای هەردا لە هەولێرە کوڕەبەرپرس نەبوو ئەو کەسەی مەلای دەکوژێت بە کوڕەبەرپرس نییە هەر خۆمانین ئێمە خۆمان بەشێکمان بە پارە فرۆشتێت زەلانیانە دەبرین هەموو شتیانە دەکەن ئەجنا هەڵبژاردن ئەسڵان هەر شتێک نییە لە لایوان چکە هەڵبژاردن وەکو خۆشیان دێن ئەمە کورسێکیش بینین هەر براوین لەبەرەوەی ئەو بە چەک دەگەرێت دێتە چەکدارەکەشی خەرکەکەیە خۆ
کوڕی بەرپرسەکان هیدر سپاستان دۆسپاس بۆ کاک گۆشمەند لە کۆیەوە لەگەڵمان نابوو. کاک محەممەد وەردەگرم لە سەید سادق. کاک محەممەد گیان سڵای خوارد لەبێ سڵاو لە کەناڵەکەتان لە خۆتان عزیز یەبی کاک محەممەد باشش کرد یاخوا تۆ باش بی تۆ باشی کاک محەممەدجان وەرەگە لەسەر چیە فورمانگیان تەوەرەکەمان لەسەر بێبەڵێنی حکوومەتی ماوە بەسەر چووە لە هەرێمی کوردستان کاتێکە نزیک دەبێتەوە لەسەری مانگ موچەکە لە کاتی خۆیدا دابەش ناکات کە پێشووتر بەڵێنی دابوو لە 25 ئەو مانگێکدا موچە بەسەر فەرمانبەراندا دابەش بکات. یا توخوا ئەوان بەڵێنی ڕاستیان بوو هەتا ئەم بەڵێنیان ڕاست بێ یا توخوا ئەوان بەڵێنی ڕاستیان بووە وڵاو میلە دەزانێتە بێ هۆشیاری وای هەبێت ویژدانیان بووە ویژدان و شەرەف و کەرامەتیان مەوجودووە ئیسە ماڵ هەیە لەو تێتایەکە پڕداخێنەوە لە ماڵەکەیان نییە ئەوان خوا لەوە تڕۆتریان کە لەوە سوک و سەدینتریان کە لەوە بێشەرەفتریان کە ڕاستە وەڵا کاک محەممەد کاک محەممەد هەر کەسێ گوێی لەو کەناڵە بێ و دەنگ بەوانە بە یا ڕەبی خوا لەگەڵ فیرعەونە لەگەڵ شەیتانە لەگەڵ جوولەکە حەسر و نەشر بکرێ ئینشاءڵڵا هەر کەسێک کە زوڵم لە میلەتە بکات ئینشاءڵڵا خوای گەورە دەی خۆ من بە تڕۆی هەرەیان بینین ئینشاءڵڵا ساڵێتر وەکو خەوایە ئینشاءڵڵا خەوە نەیبینین ساڵە درەو خەوە بینین دوو ساڵترەی بینین خوایە لەوە بێ ناموسریان کات دەنامی وا هەیە یەک نازانێت پیشەجی دەتەقامێ نانێکی نەدابەت بە پێش مەشکەیەک ئیسەمانی ملیۆنێک و 200,000 ماوەشەیە دەرامی جواژەیە کە مەندامی سەگەرە ماوەشی نییە ڕاستەکە ئەم نادادیە زۆر ینی هەر بوونی هەبووە. دۆسپاس دەکەین کاک محەممەدجان لە من سڵاو ڕێزمێ بۆ کەناڵەکەتان بۆ بەرنامەکەتان بۆ ئیسلامیەکەتان دەست بەکار بن بەشم خۆیان یان ڕوخێنن. عزیز ئێمەی کاک محەممەدجان زۆر سپاس بۆ ئێوەی عزیز و خۆشەویستیش کە بینەری شاشە جوانەکەی کەناڵی پێیان دەچمە لای پێندێکی دیکە خواحافیز بێ خوا. کاک گۆران وەردەگرم لە تەکیە کاک گۆران گیان سڵای خوارد لێبێ. وعەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا کاک گۆران گیان سەر چاومان سەر هەردوو چاوم کاک گۆران گیان تۆ باشیت بەنسبەت تەوەرەکەتەوە بەڵێ تەوەرێکی جوان تاڕاتۆ دەست خۆشتان بێ زۆر سپاس دەکەین بەڵام بەڕای من و بەڕای هەموو جەماعەت بەڵێ حکومەت قەت پابەند نەبووی لەژێ تاکوونە پابەندی بە دابەشکردنی موچە لە دژنێتی ماڵ هیچ بەڵێنێکی نەبوو تاکو ئەوە بەلێ قسەر یعنی هەموو ماگا هەمومان ئاشکرایە تەنەها بەڵێنی شکاندووە تەنەها بەڵێنێکی جێبەجێ نەکردووە بەرەنەکانشی داوە یعنی چاوەڕێی هیچی لێ ناوترێت بەحەقەت هیچ چاوەڕێی هیچ بەڵێنێکی لێ ناکرێت کە بیاتە سەر بۆچی وایە لەبەرەوە یعنی من ئەزانم بەڵێنەکان ناباتە سەر حکومەت ئەمە یەک جات دەنگی کابراوەتی ئەوێ یەک جات نەبوو کە حکومەت نابێت باشترە بەڕای ڕاستەک کە نەبێ ئەڵە یەک جار ئەوێ نییە کە حکومەت نامێ بەڵام ئێمە ئێستا بەناو حکومەت نامێ بەڵام حکومەت چی بەسدا هەیکەل حکومەت تێگەشتی براجان بەڵێ کاک گۆرانگیان زۆر سپاس دەکەین بۆ پەیوەندیەکەت حکومەت بوونی نییە خاوەنی بەڵێنەکەی بێ بەڕای من ڕا بە باشی گوێبیستی دەنگنی کاک گۆرانی دەنگە ئێستا باش ئەگەر بەڕای من حکومەت بوونی نییە تا خاوەنی بەڵێنەکەی بێ ئەگەر بوونی هەبووە خاوەنی بەڵێنەکەشیە بێگومان یعنی بەڕای من ئەمە نە حکومەتداریە نە حکومەت بەڕێوەبردنە وەنە ئاگاشان لە ملت و فەقیر و هەژارە وەتا من جدانم هەیە یعنی نە قەناعەت و باوەڕت هەبێت پێم بتربن نەوت لە ماڵیان نییە خۆی بەم سەرمایە خۆی گەرمەوە یعنی لای جەنابشتان معلومە کەشە ساز دەبستانان زۆر ساز ڕاست زۆر سپاس دەکەین کاک گۆرانگیان بە پەیوەندیەکانی دیکەش وەربگرین سپاس بۆ پەیوەندیەکەت لە تەکیەوە لەگەڵمان نابووی خاتوو هەنا وەردەگرم لە کۆیە خاتووە ناسڵای خوارد لێبێ السلام علیکم عەلەیکی سەلام و ڕەحمەتوڵڵا سەر چاومان خۆش بێ
دەستخۆشی لێ دەکەم و لەو برا بە ڕێزش پەیوەندیەکەی بۆ وەرگرتم. زۆر سپاس بنای ئەویشەوە سپاس دەکەین. بەڵێ عبارەت بە تەوارەکەشت کاکە دانیار کاتی خۆی موسیان پاشەکەوت کرد مامۆستایەکی کەم هاتە سەردار. بەڵێ لە خۆ گونجاندنیان کرد لێبڕینیان کرد خەڵکەکە هەر کەمێک هاتنە سەرداردا باشە. ئێستاش کە باسی بێبەڵێنی خدمەت دەکەی خۆ تەنیا لە موسەدا نەبوو ئەوە لەنەوە دەڵێ لە باشی کارەبا یانی دۆخی کارەبا باش بکەن هەموو ساڵێ باش بکەن بەسەر هەوڵاتیاندا ئەمانە بۆ وا دەکەن سکەزانت خەڵکەکە قسە ناکە هەر شتێک بکە دەڵێنەکەی بباتە سەر نەباتە سەر ئەوانە یعنی هەروەکو ینی کاتێکیش خەڵکانێکیش بەم نیشتش کرد بڵێن باوەڕکە بکە خەڵکانێک دەرێن خوانی دەنگیان پێداوە نا باوەڕکە ئەمەی ئێوە نییە ئەمە ئێوەیە کە خەڵک بەشداری دەنگدان ناکە ئەو دەنگە ناڕازیانی کە ناڕازین ئەوانە بچن دەنگدان باشە دەنگ بوو دەسەڵاتدارانی ئەوانە مەدەنەوە هەر کارێکیان بێت دەزانم هەستێکیان باشە کاری باشیان کردووە بەڕاستی لەم دۆخە ئەفکار دەبن لە موسە دەرەی لە نەوت دەرەی لە کارەبا دەرەی لە غاز دەرەی ئەنی لە هەموو شتێک لە ڕێگاوبانت دەڵێ تەنیا کە کاتێک هەڵبژاردن کرا بەڕاستی یعنی هەموویان بچن بۆ دەنگدان نەوەکو نەچن لە ماڵەوە بۆی ئەوە واژوای کردو ئەو دۆخەیە ئێستا دروستە دەستخۆشی لە ئێوە دەکەم و کات زۆر سپاس دەکەین خاتوانە لە کۆیەوە لەگەڵمان نابوو کاک بێبەش وەردەگرم لە حاجیەوە کاک بێبەشگیان سڵای خوا لێبێ کاک بێبەش سڵای خوا لێبێت باشیت سڵاوی خوای لەسەر هەموو لایەکمان بێ سەلام عەلەیکم وعەلەیکە سەلام سەرچاومان سڵاوی قوربان لەسەر بێبەڵێنی حکومەتە کاک بێبەش کاک بێبەش گوێ ئەگەر دووبارەکەی تۆ گوێم لێ نەبوو بەرنامەکە لەسەر بێبەڵێنی حکومەتە بەڵێ لەسەر بێبەڵێنی حکوومەتە لەسەر ئەوەی کە موچەی فەرمانبەران دوا دەخات و لە کاتی خۆیدا دابەشی ناکات کاکە وەڵڵاهی ئەم شکلە یەک بەڵێنی گاندێتە سەرێ نەکەرە و بەڵێنە ئەلعانە من کابرایەکی چۆخە دڕاو و شڕ و بڕم کەسم ناناسی بەڵام ئەگەر هاتبایە و من وەخەوانم هێندە درۆ کردبان قسەکی ناشیرنی شەکە دەیتم بەڵانە دەهاتمە دەرێت لە خانووی پێم شەرم دەبوو خەڵک چاوی پێ بکەوم لەبەرەوەی پیاو دەبێت شەرمی بەخۆ بێ دەبێت لە ڕووی خەڵکی شەرم بکە ئێستا من بەر شەخصی خۆم وەکو عەرزم کردی ئەو کابرامە کەسم ناناسی بەڵا ئەگەر جۆکم بێتەوە سەرێ شێکرم ئەگەر نەچمە مەجلیسێکی لە ڕوو نەدەنەوە ئەوانی ژێنە سەر ئەو کەناڵانە ئەو قسەی گەورە گەورە دەکەن هەمووی بێعەمەل جا لە بۆ دەسەڵات بێم دەبەرت مرم بەڵام ئەمە ڕەخنەکشم لەوانە پرسیێنان هەیە ئەوەی دەدا حکومەت دانینە هەمومان دەزانین خەتاباری چییە ناتوانن بلێن کاکە ئەتووکەی فلێ بێ ئەو حکومەتەی و ئەو خەڵکەی ئەو نالێکەی هەمووی ڕێک دێخی وەختۆ پێ یعنی جەسارەتی ئەوەی ناکەن خیرەتیان قبول ناکاوە بلێن ناتوانن وە بلێن ناوێرن وە بلێن دەبوایە هەموو پەنجەی دێشکەن هەمومان دەزانێت خەتابار کامە و لەکوێیە و شتەکە بەدەستکەیە و حکومەتەکەی چییە ئیدی سوپاست دەکەم زۆر مەمنونم بۆ تەلەفۆنەکە بۆ پەیوەندەکەشەوە عزیز ئێمەی کاک بێبەشگیان لە حاجیاوە لەگەڵمان نابووی پەیوەندێکی دیکە وەردەگرم کاک حەمە ڕەشید لە ژاراوە کاک حەمە ڕەشیدیان سڵای خوا لێبێ سڵاوی خوای لە جەنابەت دێوارت باش کاک حەمە ڕەشیدیان تۆ باشیت ڕێزم بۆ جەنابەت بۆ ستافەکەت ڕێزم بۆ بینەران و بیستەران عزیز ئێمەی کاک حەمە ڕەشیدیان بەڕێزی ئەم بەرنامە ئەم پرسیارە پێویست بوو لە مەسئولانی سەرانی ئۆپۆزیسیۆن بکرێ نەک لە میلەتی ماڵوێران ملت فەقیرە خۆشی لە خۆی نەماوە بۆ دەبەنەوتێت سەری لێ شێواوە ئەم پرسیارە پێویستە لە سەرانی ئۆپۆزیسیۆن بکرێ بۆ لێم ناپرسی ڕێزم بۆ کاک عومەری جوابەکەی وەک پڕاوپڕ نەدایەوە بۆ لێم ناپرسی ئۆپۆزیسیۆن چ بکە بەڵێ لێم پرسە تا جوابت دەمەوە من ئاراستی تۆ یەکەم و پرسیارە وەکو خۆی وەڵامی بیتەوە لە خزمەتت دام حەز دەکەم زۆر سوپاسیان دەکەم ڕێزم بۆیان هەیە با ئەگەر داوایان لێ دەکەن یا دەچن بۆ سەردانیان خراپە بۆ دین و ئیمانیشیان خراپە خوان وێڵەڵ یان نەڕوشکەن لا چاوانیان باز نەکەن هەتا بڵێ دەسەڵات خراپە تا بڵێ لەگەڵ میلەت نابەرابەرە تا بڵێ کردەوەی خراپ دەکا
بەڵام پێویستە ئۆپۆزیسیۆن جارێک لە جاران نەمدی دوو حیزب لە ئۆپۆزیسیۆن یەکتر بگرن بە ئیسلامیەکانیش و بە عیلمانیەکانیش کاکە ئەمە ئۆپۆزیسیۆن یعنی چی؟ یعنی نەحەزی دەسەڵات حیبەکانی دەسەڵات دەبێت دیاری بکە نەک بۆی بپۆشی تێگەیشتی پێم خۆش بوو بە یەکەوە 6 حیزبە 7 حیزبە دەست دێگرن جارێک لە جاران میکرۆفۆنێکیان بەرامبەردا بندرێ بڵێن دەسەڵات بۆ وا دەکەی لە باتی میلەتی قسە بکەن ئەمانە قەدوەی میلەتین لە پێش میلەتەوەن برای بەڕێزم بەشێک لە بەرپرسانی ئۆپۆزیسیۆن دەکەم با زۆری وەدوانەکەم زۆر سپاس دەکەین بەشێک لە بەرپرسانی ئۆپۆزیسیۆن لە کۆبوونەوەکانە پێیان وتون ئەوەندەی ئاگادار بن ئەوەندەی زانیاری مەبێت بەڕاستەوخۆ پێیان وتون و باسییان لەو هەموو زڵم مستەمە کردووە هەرو دیمەنانە ینی شەرت نییە کە ئەیبین لە میدیاکانەوە دڵنیام بەشێکیان کۆمەڵی قسە باش ینی قسەی زۆر باشیان کردووە ئەگەر زۆرجار خەڵک ڕخنە لەوە دەگرێت کە نابێت لەگەڵیانە کۆ ببنەوە بەڵام کە لە کەڵیشییاندا کۆ دەبنەوە دڵنیام ئەو کێشە و گرفتانەی کە خەڵک هەیەە ئەو زڵم مستەمەی کە لە خەڵکی دەکەن ڕاستەوخۆ پێیان دەڵێن بەشێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵامان لەگەڵا لە پیرەمەگرون کاک عەبدوڵڵا گیان سڵاوی خوا لێبێ سەرچاوم کاک عەبدوڵڵا گیان تۆ باشیت وازم دەکەم حکومەت کەی بەڵێنی بزۆ دەفتەری ئەو بڵێنەیە داوێتی لە کاتی خۆی داموسە دابەست کرد بەڵام ئەو موسەشی دابەست کرد خۆ ئەو سەبوونیلەتە هەمووی موسە خۆر نییە ئەوە لە 150 موسە خۆر بوو ئەمە ئەوە موسەی ئەوی دابەشی کرد ئەگەر ڕێگە چی بکە بۆ ئاوڕێکی لەوی کە ناتەوە بۆ ئاوڕ لە گەنج و ئەو دەستی ڕاکۆ پەیمانگای ناتەوە پاشا سەر عەبدولاحەد نەوتی هێناوە باشە بۆ تەسبیل بدە سەڵاتی دەکرد بۆ تەسبیل بۆوای دەکا بۆ خۆی دابەشی نەکرد هەر لە بەغداد دەیکاتە ڕاستەوخۆ بیدە بە خۆم بەیان دێوە سەرپەرشتی کە دەوزێکە دەوێت 4 ڕۆژە نەوتی هێناوە بۆ فەرماکۆڵی دابەشی نەکردووە حکومەت کەی بەڵێنی برو دەفتەرێتە ئەو بڵێنە بەرە دەفتەرێ کەی ڕازگۆ بە لەگەڵ شەعب و میلەتەکەی کێ لەگەڵ بەکەی خۆی ڕازگۆ بووە هەموو دەسەڵاتە وان بۆ دەفتەرێ میلەت خۆی سێدەن کردووە ئۆپۆزیسیۆنیش وەکو بە کۆمەڵ و بە یەکگرتو و بە گۆڕانتەوە هەر هەموویان داگیری دەکەن خۆیان بێدەنگ کردووە ئەوڕۆ دەنگ هەڵدە بڕێ دەنگی نێرە بە فەیانەوە لەوەی نوێیە لە دادگای وڵاتان لە سوێنان بەڵایەوە لەبەر ئەوەی ئەو زانەی کە بەشیان لە داهاتەکەیدا هەیە بەشدارن خۆیان بێدەنگ کردو نانەدەن ڕەنگ ئەو میلەتە ڕەشوڕووتا ئێوە دەسەڵاتدارن ئێوە حکومەت میلەت بێ بەڵام مطلقاً کاکە بڵام مطلقاً بێدەنگ نین لە پەرلەمانە دەنگیان هەیە لە پەرلەمانە بەرگری لە میلەتە دەکەن بەشێکی زۆر لە پەرلەمانتارەکان هەمیشە و بەردەوام ئەو گەندەڵیانەی کە حکوومەت دەیخاتە ڕوو بۆ میلەت و میلەت دەبێت وشیار بێت کە ئەو بابەتانە بوونی هەیە لەگەڵیا بەشێکی زۆریان ینی خزمەتیان کردو و هاتوونەتە دەنگ وە دژی ئەو زڵم و ستەمە بوون میلەت بەتەبووە بەدەستێکی نارێتەر بەندی خان ئەو ڕاوەدە سەر شەقام با هەمووی بە عام خەڵی بێ سەرخان بە سێرەی هیچ ناکرێت فەیفا کاتە سەر شەقام داواکاریەکانە لە بۆ جێبەجێ کردن ئەمن لەگەڵ ئەوەی نیمە خەڵک هیچی نابەجێ بکە یان پێدا هێرکە سەردام و دەستگاکات بەڵێ زۆر سپاس دەکەین کاک عەبدوڵڵا گیان سوپاس بۆ پەیوەندیەکەت لە پیرەمەگرونە و لەگەڵمانە بوو نما خان وەردەگرم لە گەرمیان خاتونما سڵاوی خوا لێبێ السلام عليكم مامۆستا گیان وعليكم السلام ورحمة الله سەرچاومان مامۆستا گیان با من جارێ سڵاوات ێزەمە دیاری پێغەمبەر اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد يا ربي بخاطر الصلوات يا ربي بخاطر الصلوات أخوان حكمة السروسيركا أخوان لنا يبدا أخوان قيمة ينصف أخوان رصايا أخوان لو خلاصيا في طابو نسا قميتا من على وسكا ما مستاك يعني بينس من عالم هاي وفيها وكم هاي نتهنى متفقكا فيها وكت شي باباشي كم لنا بو خاتون ما عفو ألم أخوان مو بينس من عالم فيها وكم هاي نتهنى غرفيك يعني غرفك نيوانا متبقى خوتنا دانشتنا هموت فيها لزرياني ما هاي لنا وتنيا غرفيك يعني باراني أواري ما مستعجل من أترسم سنسا بارانة لا فاي بيت بالمعنى أمثل يا متبقى كبيت من المعنى يعني ما مستعجل شمس غال
باڵباتیرانمان باسی کرد خزممان و کەسمان پشتی خۆی داوەش بۆ ئەم حکومەتە ئیساژنەوەکان ئێمەی ماینە حکومەت ئاوە لامان هەیەکات و 7 ساڵە نەوتمان وەرمەکرە مامۆستایان ئەسەن بە ژیانی ئەوەی لەسەر عالم زۆریانە ژیانی ئەوەی لەسەر هیچ کەسێ ژیانی ئاوا سەخت و زەحمەت ناواتە سەر عالم زۆریانە مامۆستایان هەزاران وەکو خراوتریش مامۆستایان یا ڕەتی بە خاتی ئەو قورئانە خوا هەڵداتن حکومەتە ئەگینا ئێستا ئەگەر من و ئەو پێنج مناڵ و پیاوە نەخۆشەڕەتە ئەوروپا وایەن هەر هەمومان معاسی خۆمان بوو هەر هەمومان قەدر و ڕێزێک ترمان بوو ئێستا حەوت نەفەرهای ناو تەنیا متبەقێکە تەنیا مستەقەتە من میوانێکم پێ لە ڕاستی ئەحراس دنیاخوان تۆ میوانم نیە من تەنیا غۆرفەیەک مەیان پێ گەورە ئاسانی بکە ئینشاءڵڵا خاتونمە ئینشاءڵڵا ئەو دوعایانەشی کە هەر لایەنێک هەر کەسێک کە زوڵم مستەر لە میلەتە بکات خوای گەورە ئەو دوعای تۆ قبوڵ کات لێ ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەین مامۆستایان خوای گەورە کوڕە گەورەکەم لە مەدرسە دەرکردوێ لە بۆنەی نەبوونی لە بۆنی نەداری حماڵیەکە لە بازار مامۆستایان کەلپەری خەڵکەکەم دار خۆم بناڵ مامۆستایان حکوومەتە و ئەم هەموو داهات لەژێر ئەم حکوومەتە لە لەملاولامان ڕاستەکەن و مامۆستایان پارەی کارەبای پارەی ئاوە پارەی مۆلیدەیە قەسەم بە قەماڵ سەخزێک نێت سێ ڕۆژە کارەبای مۆلیدەیان لێ یا پارەیان لێ پارەی مۆلیدەکە بدە ئەم خەڵکە ئاوە ئەجی خواتیان هەڵتا خوا سەر و زیێریان کە یاڕەبیەکەی سەدام حوسێن چۆن هەر عەرەب و عربان تەپڵەی بۆ لێ ئەدا یاڕەبیەکەی سەدام حوسێن کوردی ئەم سەر ئەرزشە وا تەپڵێ خوای گەورە بیان ڕخێنی ئینشاءڵڵا جاپا من لە کاتانەکە مامۆستایان زۆر سپاس بۆ خات و نما لە گەرمیانەوە لەگەڵمانە بوو زۆر سپاس بۆ ئەوەی عزیز و خۆشەویستی تاوەکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی دیکەی دوانگەی خەڵک بە خزمەت ئێوە عزیز دەگەمەوە خواتان لەگەڵ و لە خۆشی و شادیا بن.